نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشكو برابر رزكانم، خواهي پروردگار لقرآن بيروزا سورة الكهف آية 110 أفرمي: قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي. يعني خواهي تعالى ببيغمر أفرمي صلى الله عليه وسلم بخلقي بلي وبتايبت أواني كشوانت كوتون كتو مروفيكي وكو أوان بلام جاوازيت هيا لويا كتو وحي إلهي دبودي بيامي خواهي دبودي بيامكش بريتي لوي كوا يكخوا أبي ببرستن أيش الله. محمد صلى الله عليه وسلم مروفو رسولي خواهي نابي كس بيغمر ببرسته، بيغمر كسيدي ولدي آدم، كجوري كراني آدم، نابي خلق ببرسته كوابو جقل بيغمرش صلى الله عليه وسلم هر بيغمري كيتر وهر صالحي كيتر وهر أولياء كيتر نابي ببرسته، ونابي جوركاني برستن بو هيج كسيك أنجام بدريت. أما كرتي بيامي محمد صلى الله عليه وسلم كوا نابي غير خوابه برسريه كتوحيده، ومحمد صلى الله عليه وسلم خاون بيام منهج بروغراما خواهي تعالى مروفايتي برلانا كردو بلكو بيام منهج بروغرامي كي بو ناردون ريبازي كي بو ناردون تالا سري بچن ريبازكش ملخصة لمحمد المصطفى صلى الله عليه وسلم بشون كوتني بيغمري خوا صلى الله عليه وسلم. دعاء اويك خواما الناسي ام جا بيويست بزانين شون اگين بخواي پروردگار ما السبيل الى الله، چی رێگایەک ئەمان گەیەنتە خوا وامان پێ ئەکا کە خوا لێمان ڕازی بێ، کارەکان و کردەوەکانمان لێ قبولکە. ئێمە بۆ عیبادەت دروست نەکرابین، وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. شۆن خوا بپەرستین و بە چی شێوەیە خوا لێمانی قبولەکە، هەر لە هەمان ئاەتە تەواویەکە ئەو بابەتەشمان تێ ئەگەیەنێ. سورة كهف آية 110: فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. أما الرقاية أما أو الرقاية كأدقينة خوا وبم الرقايش خواي تعالى كارو كرد ولا عبد كاني قبولك هيك الرقاية كي ترني يك رقان نبي قش جاريك يمل نيوجا دوبارية كينو اهدنا الصراط المستقيم يك الرقاية رقا راستك كالرقاي خواي هر بلادانيك بملا وبولايا او الرقاي خوانيو او بي اوتري بدعة او بي اوتري سر ليشيوان وقمراي هر كسيك شويني او الربازاني تربكيوت سري ليتيكتشي قمراي للربازي خوال لا ادا كوابو يك الربازة كبريتي للربازي الله. فمن كان يرجو هر كسيك هواي وايا خوالي خوش بي حزكا بقى بخوا برسياري أولا توكا أي محمد من شون بقى بخوا شون بي برستم بوشي وي كلمي قبولك تويش بيان بلي. فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا با کارێک بکە صالح بێ، یعنی موافقی شریعەتی خوا بێ،
ولا يشرك بعبادة ربه أحدا وموافق شريعة خواه يعني موافق الربازي بيغمر صلى الله عليه وسلم وهيج شريكي كتيا قرار ندا يعني خالصا بخوابك ما بستي هيج نبي تنها ما بستي رازبوني خوابي أويك إما بي إلين توحيد واتباع السنة يعني كار لا إخوات شون قبولك لي أبي ببي شريعتي خوابي وأبي خالص بيت بو هيج كسيتر نكره إلا بخوا نبي أما يريقاي قيشتن بخوا بي أوتري السبيل إلى الله هر كسي أمي الريابازي قردبر أوا نيشاني أوا كخواي تعالى كاركاني لي قبولك علامات القبول أم آية أبيت ريباز يكبو إما بو أوي باش تواو كردني زنجيري ياساك قرآنيا كان القواعد القرآنية أما سرتايك بو دس بيا كردني زنجيري كيتر لو تاركان كبي أوتري ريقاكان بولاي خوا نیشانەکانی وەرگرتنی کردەوەکان سەرەتای وتارەکان مانیا یەکەم وتار لەسەر ئەم بابەتە باسی ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەرەکەم پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق روايتك تر لأتمم حسن الأخلاق روايتك تر لأتمم صالح الأخلاق يعني پێغەمبەر هاتووە صلى الله عليه وسلم تا ڕەوشت و ئاکاری جوان لەناو خەڵکیە پیادە بکە ئەمە ئیشی پێغەمبەرەکان ئیشە سەرەکیەکانیان دامەزراندنی ئەخلاق و ڕەوشتە هەر کۆمەڵگایەک ئەخلاق و ڕەوشتی جوانی تیابوو خەڵکەکەی بەڕەحم بوون خەڵکەکەی ڕازگۆ بوون خەڵکەکەی ئەمانەت پارێز بوون خەڵکەکەی دوور لە حرام بوون بەدەمی یەکتریەوە ئەچوون ئەو صفاتانە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەم ملەتەیە ئەو خەڵکە لەسەر ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم لەسەر ئەو ڕێبازەیە کە خوا ئەیەوێ ئەو ڕێگایەی گردۆتە بەر کە خوا ئەیەوێ و نیشانەیەکیشە کە ئەوان کردەوەیە لێکەکەن خوا پێی خۆشە و خوا قبوڵێتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە لووتکەی خاکی بوونا بووە لە لووتکەی خاکی بوونا يعني قمەی تەواضعی هەبووە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم گەیشتۆتە هەر کەسێ ئەم دەست پێشخەر بووە لە سەلامکردنە يعني سيد كان خوش يسكانم كزورك لمسلمان هي امرو ادن بقلت سلام ناك ادن بقلت سلامت لناك بت ناس ند ناس زورك ام اخلاق هر قرنجه اسلامي اهمال كردوه پیغمبر صلى الله عليه وسلم بقى يشتاي بهر كسي دس بيشخر ابو السلام كردنا وكاتي قسي لقل هر كسي كابكر دايا بكاملي رويا كرد او كسا اما نقبو باشا كان نقبو رئيس عشرة كان نقبو فلان وفلان نا لقل مناليكا لقل قوريكا لقل بيريجنيكا لقل حمو خلق كاتي قسي اكر روي اكر دا او كامل وكاتي كيش توقي لقل كسيكا بكر دا يا غمري خواه صلى الله عليه وسلم دسي درنا اكر لناو دسي او كسا حتى او كابرا خوي دسي كيشايو وسيدي لا يخو من كان يكسي كاتي توقد لقلاكا تنها پنجكاني ذات دستوا كبرو تكبركي جيشوت او حدا پیغمبری خوا صلى الله عليه وسلم خوي كسيك بوك دائم خير صدقاتي كردوه دائم بردوام خير صدقي كردوه وحزي شكر بدسي خوي بدا بدسي فقير كانوا وهر كسيكيش داواي ليه بكر دايا داواي حرشي ليه بكر دايا اگر هيبوا اي دابي هر كسي داواي هرشي ليه بكر دايا اگر بس هيبوا اي دابي مگر نيبوا اجينا هيبوا اي دابي يتر هر تشتيك يعني تصور بكن هر تشتيك يعني تنها مثلا بون من الله عندي اشتانا بلكو هر تشتيك زلام وهب وحاتوا في غمر اخوة صلى الله عليه وسلم ريكل ولا اصحابك كان لبشتو كرديتي عباكي الرايك يشاو الليرين قرجي في غمر صلى الله عليه وسلم تنبوا صحابك افرمي دعاي سير ما انكرت اثاري راكشانك ببلي وديار بو اما يعني او فري بادبيه برامر بيغمر اخوة صلى الله عليه وسلم الله بيغمر اخوة صلى الله عليه وسلم بري كرد لا وبزجي كرد خني فرمي تشيد ابي وتي اي محمد لو بارم بريكا نملك باوكتا نملك بابيرتا بشمدا الله بيغمر صلى الله عليه وسلم فرمي مجدبي حرشيت ايوه هم لخدمته حتى تنانت دوريك ران ومرحب وبيغمر اخوة صلى الله عليه وسلم فرمي اوها ميبوتو ريوتي قشمريشم بيكي فرمي نو والله قشمري حمي بوتو الله كابرا توزيك اواد دم سبيبو لنا وقومك يا اخويا كاتي قرايه حتى رويشتا
يعني منطقەکەی خۆی بە خەڵکە یوت بگەنە ئەو زەلامەی کە لە فەقیری ناترسێ، بڕۆن خۆتان بگەێنە ئەو زەلامەی کە لە فەقیری ناترسێ. يعني ئەو کابرا بەبێ هیچ بوو بە داعی، بوو بە بانخواز بۆ دینەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەس بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پارەیە ئەو مڵکەی دابێ. جاری وا هەبووە جلوبەرگێکیان بە هەدیە بۆ پێغەمبەر هێناوە صلی الله عليه وسلم، کەلوپەلەکە جوان بووە، کابرایە وتێتی ئەی پێغەمبەری خوا زۆر جوانە لەبەرتا، ئەکرێوی دەیتە من هەر ڕێک پێغەمبەری خوا سەڵام چۆتە ماڵ کەلپەلێکی تری کردەتە بەر و قەدی کردەوە دایەتە دەست کابراوە. يعني ئەسحابەکان زۆر بێتاقەت بوون، فەرمویان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی نیەتی، خۆی پێویستی پێیەتی، يعني خۆی وەکو چۆن بڵێ ئەمە تاکە شتێکی جوانە کە پێغەمبەر بیکاتە بەر. يعني تۆ بۆ داوات کرد کابراش ئیتر والله مەبەستم ئەوە نەبوو، بەستم ئەوە بوو کاتێ بمرم بیکەنە کفن بۆم، چونکە ئەمە لەبەری پێغەمبەرا بووە وەکو تەبەڕوکێک کاتێ من مردم بۆی بیاڵکێننە پێم. جا بالفعل سبحان الله کابرا کە مرد ئەویان کرد بە کفن بۆی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ دانیشتایە لەگەڵ ئەسحابەکانە وەکو یەکێک لە ئەوان بوو، ئەوە دەبوو ئەم بەرز دانیشێ و ئەوان لە زەویا بن، یان وەک پاشایەک ئەم لەبان کورسیەک بوو ئەوان لە زەوێن، وەڵا بە یەک ئاوا دانیشتنە اعتیادی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەسێ داوای احتیاجیە پێویستیەکی پێ بووایە ڕێک لەگەڵ یاچوو، حتى ئەڵێ جاری وا بووە کەنیزەکێک یعنی عەبدێک ئافرەتێکی قوڵ ڕەش بە تەمەن هاتووە تێتی ئەی محەممەد ئیشما پێت ئافەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ناو ئەسحابەکانیان بوون قسە و دەمە هەڵسیا لەگەڵا دەستی گرتووە ڕۆیە لەو لە عەدەمەتەقیەکەی کردووە لەگەڵا و احتیاجەکەی خۆی پێوتووە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووەتە ناو مسلمانان دانیشتو، نەیوتووە ئەمە پیرێژنێکە، ئەمە ئافرەتێکی ڕەشپێسە، ئەمە چییە نا شتیوان نییە لە بەرنامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وانە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاکترین کەس بووە بۆ دراوسێکەی، چاکترین کەس بووە بۆ هاوڕێکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی خزمەتی خۆی کردووە، تەکەبوری نەکردووە کاکە ئەو پێڵاوانم بۆ بێنە، شتیوان نەبووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ بڕایەتەوە بۆ ماڵ ئەسحابەکان ئەڵێن لە ماڵی خۆیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ژنەکەیە ئیشوکاری ناوماڵی کردووە، جلوبەرگەکەی ئەگەر لە شوێنێکەوە بەدڕگایە خۆی پینەیە کرد. يعني تەکەبوری نەبووە دنک قطعا وەکو لە ئەوڵۆ باسمان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچوو بۆ بازار، نەیەوت بۆ بچم بۆ بازار و خۆی عەشای بکڕایە بەدەستی خۆی هەڵەگرت. ئەسحابەیەک ئەفەرمێوتم ئەی پێغەمبەری خوا بیدەرە من فەرمووی ئەمە هی منە خۆم ئەحەقترم هەڵیگرم بۆ تۆڵەیەکری لە جیاتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سواری گوێ درێژە بوو، هەر سواری کەرە بوو لەگەڵ خەڵکە. جاری وا هەبوو ابن عباس یا مناڵێ لە حەسەن حوسەین کەسەکانی خۆی ئەخستە پشتی، ئێمە ئێستا يعني إلا أبي سواري آخر موديلي سيارة بي عيب ما أنت والله عيسى السلام هي قسم رب العالمين أجر سياريكي موديل نزمي وبينا لروينا يا سواري بي والله. يعني سيك فرق بيني يا مو بيغمري خوا صلى الله عليه وسلم بيغمري خوا صلى الله عليه وسلم مركز يك أجر غلطك بكر يا برانبري عذري بينا يتو يكسر أيوت توا خواليت خوش بي حتى كابري أجر غلط يا جورشي بكر ده أي فرمو خواليت خوش بتوا تماشاکن خۆشە ویستەکە ئێمە مینەی نقطە ئەکەین لە مسلمانان ئەگەڕێین بە دوایە زەڕەبینێکمان کردووە چۆن مینەی عیبی خەڵکەکەین. والله ئەوەی ئەیبینی لە مسلمانانی ئەم زەمانە لە ئەهلی مزگەوتی ئەم زەمانە شەرمەزار ئەبی ئەڵێ پێغەمبەر لەکوێ و خەڵکی ئەم زەمانە لەکوێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم ئەخلاقا جوانانە لەم لاوە ئیسلام گەیشتە سین، والله حدودی ئیسلام گەیشت بە سین، لەم لاوە حدودی ئیسلام گەیشتە نزیکی پاریس فەڕەنسا. بەم ئەخلاقە جوانە بەم ڕەوشتە جوانە دەوڵەتان خۆیان داوایان لە ئیسلام و لە مسلمانانە کرد یانون بێ ڕزگارمان کرد لە دەست زوڵم و ستەم، بەس ئێستا بەداخەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بتبینە دائیم غەم بەدەم چایەوە دیار بوو، دائیم فکرێ کردو لە حاڵی مسلمانان، غەمبار بوو ئەگەر مسلمانێک لە شوێنێکە لێی بقەومیایە ئەم خەفەتیە خوارد ئەم داخی خوارد غەمبار ئەبوو بۆی. سیرکەن لەگەڵ ئەمڕۆی خۆمانە هەنێ مسلمان هەیە چۆنە لا حول ولا قوة إلا بالله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر پێویست نەبوایە قسەی ناکرد، کاتی قسەیە کرد قسەکانی يعني چەند وشەیەکیەوت بەس معنایەکی زۆری ئەگەیان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی قسەی بکردایە هەموو خەڵ لە قسەکەی تێگەیشت، هەموو خەڵک مناڵەکە گەورەکە پیرێژنەکە عالمەکە هەموو خەڵک لە قسەکانی پێغەمبەر تێ ئەگەیشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت لەناو قسەکانیە بڕۆن تەماشاکەن هەرچی ئەحادیثی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە نزیکەی 60
60,000 قسوور ئەحادیثی پێغەمبەر تەماشاکەن بزانم یەک جوێنێکی تایە یەک قسەیەکی ناشرینی تایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت قسەیەکی نەکردووە ببێتە نوقتە لەسەری ئەو قودوەی مسلمانانە بەڵام ئێمە ئەمڕۆ قسە ئەکەین و گوێی نادەینێ رسول الله ئەفەرمێ صلی الله علیه و سلم ئیمانی ئینسان تەواو نابێ حتا وەکو دڵی ڕاست نەبێتەوە یعنی ئیمانت ڕاست نابێتەوە تا دڵت ڕاست نەبێتەوە دڵیشت ڕاست نابێتەوە تا زمانت ڕاست نەبێتەوە سیرکەن خۆشەویستەکانم ئێمە ئیمڕۆ چەندێ قسە ئەکەین چەندێ دەممان ئەجوولێن و بەم لاو بەولایە رسول الله صلی الله علیه و سلم لە ژیانیا ئیهانەی کەسی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانیا کەسی پەشیمان نەکردوتەوە کابرایەک هات لە ناو مزگەوتا میزیکە هە لە ناو مزگەوتا کاکە خۆی هەڵکردووە چیکەرە میزکردن لە ناو مزگەوتا ئەسحابەکان تووڕە بوون قسە یعنی وەکو بڵێ بچن نەگەژیا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وازی لێبێن با میزەکەی تەواو کایە میزەکەی پێ مەبڕن دوای بانگی کرد و دانیشتن و فەرمووی مزگەوت شوێنی قورئان خوێندنە شوێنی نوێژکردنە شوێنی عیبادەتکردنە لە مزگەوتە نابێ میز بکرێت و نابێ کابرا لە خۆشیە یعنی ئەم سەیری ئەسحابەکانی کرد چۆن لێی تووڕە بوون و سەیری پێغەمبەری کرد دوای ئەوە هەڵسا ئەویت خوایە ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا خوایە ڕەحم بە من و محەممەد کەیت ڕەحم بە کەستر نەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وایش نابراوە تەنگی مەکەرەوە بڵێ دوعا بۆ گشت مسلمانان بکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت بۆ دنیا تووڕە نەئەبوو قەت بۆ خودی خۆشی تووڕە نەئەبوو هەر کەسێ بەرامبەری خودی خۆشی هەڵەی بکردایە پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت تووڕە نەئەبوو کاتێ تووڕە ئەبوو ئەگەر حروماتی خوا پێشێل بکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دائما طبیعەتی وابوو خەڵکی لە خۆی نزیکە کردەوە خۆشەویستی بڵاو ئەکردەوە قەت کەسی لە خۆی دوور نەئەخستەوە قەت کەسی لە خۆی دوور نەئەخستەوە رسول الله صلی الله علیه و سلم هەر کەسێ بەڕێز وایە ڕێزی لێ ئەگرت هەر کەسێ گەورە بوایە بە گەورەی ئەزانی دائما ئەگەر کەسێ گەورە بوایە لەناو عەشرەت و بنە ماڵەکەی خۆی ئەوی ئەکرد بە گەورەیان کاتی ئەبوون بە موسڵمان ئەو عەشرەتە هەر ئەیوت گەورەکەتان با گەورە بێ ڕێزی لە پیاوی گەورە ئەگرت چۆن ڕێزی لە مناڵەگەر ڕێزی لە پیاوی گەورەش ئەگرت ڕۆژێکیان کابرایەک عەدی کوڕی حاتەمی طەی مەسیحی بوو عەرەبێکی مەسیحی بوو کوڕی ئەو حاتەمەوە مەشهورە حاتەم ێژە حاتەمی طەی حاتەمی طەی یەکێک بووە لە سەخیترین پیاوانی عەرەب بەر لە ئیسلام خۆی نەگەیشتە زەمان پێغەمبەرە بەس کوڕەکەی گەیشتە زەمان پێغەمبەرە مەسیحی بوو هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بزان ئایا پێغەمبەر ڕاستەکا پێغەمبەرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بردیەوە بۆ ماڵ ئەتر وە بێ حیمایە وە بێ نازانم چی بردیەوە بۆ ماڵ تر بیری لەوە نەکردو بەجامە چەقۆیە کاتە زگمە خنجێرێکم لێدا لەگەڵ خۆیان بردیەوە بۆ ماڵ کاتی ڕۆیشتنەوە ماڵ لە ڕێگا پیرێژنێ گەیشتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری لە پێغەمبەری خوا بوو چەندێک پێغەمبەری خوا وە دەمێ وەستاوەدا ئەم پیرێژنی و حتا خۆی قسەکانی تەواو کرد و ڕۆیشت نەیوت ئەمە میوانمە و نازام چینە قسەکانی تەواو کرد ئەمجا ڕۆیشت ئەمیش لە دڵ خۆیەوە خۆی ئەڵێ خۆی ئەیگێڕێتەوە و لەوە زانیم کە ئەمە بەشەرێکی عادی نییە ئەمە وەکو کەسێکی اعتیادی نییە وەکو پاشاکانی دنیا نییە ئیلا ئەمە پێغەمبەری خوایە چونکە ئەم سیفاتانە بەس لە پێغەمبەرانە هەیە وتی دوای ئەوە ڕۆیشتینەوە بۆ ماڵ هیچ نەبوو لە ماڵ بیخاتە ژێرم بەڕێیەکیان هەبوو بەس یەک بەڕە شوێنی زەلامێک بوو وتی خستێ ژێر من و خۆی لەبان عەرزەکە دانشت وتی ئەممەنە شەرمەزار بووم خۆی لەبان عەرزەکە دانشت بەڕەکەی خستە ژێری من ئیترەم کابرا هیچی بۆ نەماوە یەکسەر ئیمانی هاورد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای بە ئەخلاقی جوانی وای بە خەڵکە کرد ئیمان بێنن نەک وە جوێن و قسەی ناشرین و طعنی ئەم و طعنی ئەو ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەقا لە کەس نەئەترسا نەیەوت بەخوا فڵان وا ئەڵێ لە حەق ئەو حەقەی ئەگەیاند و لە کەسیش نەئەترسا لە گەیاندنی حەقا و لە سەرخستنی حەق و مەظلومە لە کەس نەئەترسا مەظلومی سەر ئەخست و شەرمی لە کەس ناکرد و لە لۆمەی لۆمەکەران نەئەترسا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم درژ نەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توندوتیش نەبووە زیادە ڕەو نەبووە لە هەمان کاتە شلڕەو نەبووە بەڵکو دائما وەسەتی گرتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا لەگەڵ ئەصحابەکانە پێ ئەکەنی جاری وابوو لە دوای نوێژی بەیانی بەرێ کردە لای مسلمانانەوە ئەی فەرموو مسلمانان کێ ئەم شەو خەوێکی دێ بۆمانی باسکە ئەفەرمێ دەمە تەقیە نەکرد خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدەی شوێنکەوتوی ڕاستەقینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حسابمان بکەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی
لسر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە مسلمانانی هەموو جیهان بکەی بە تایبەتی مسلمانانی غەزە یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی دامەزرایان بکەی ئارامگریان بکەی سەریان بخەی بەسەر دوژمنانە یا ڕەب العالەمین ئامین ئامین. خۆشەویستەکانم باسکردنی ئەخلاق و ڕۆشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر باسی کەی چەندین کتێب بەشی داکات والله سەدەها وتاری جمعە بەشی ناکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەیە کە سەییدی هەموو مەخلوقات بووە یعنی گەورەی هەموو مەخلوقات بووە خۆشەویستی خوای پەروەردگار بووە حەبیبی ڕەحمان بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وحی بۆ هاتووە معجزاتی گەورەی هەبووە جوانترین شکل و شێوەی هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلیغترین کەس بۆ لە قسەکردنە لەگەڵ ئەوەی شاخوای تەعالا کاتێ وەصفی پێغەمبەرمان بۆکە ئەمانە هیچ وەصف ئەمانە ناکە بەڵکو ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم أفرمي أي محمد تو خاوني مزنترين خورروشتي مزنترين أخلاق وآكار لتواهي هر لبن أو أخوة تعالى بمنو تو مسلمانان هر هم يأفرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا سورة أحزاب آياتي 21. بۆ ئێوەی مسلمان خۆشەویستەکانم بۆ هەرچی مسلمانانی جیهان هەیە ئەوانەی کە حەز ئەکەن خوالیان ڕازی بێ ئەوانەی حەز ئەکەن بەسەربەرزی بگەڕێنە لای خوای تەعالا خوای تەعالا ئەفەرمێ پێغەمبەر باشترین سەرمەشقە بۆ ئێوە کەوتی پێغەمبەر باشترین سەرمەشقە یعنی هەر کەسێک حتا سەحابەکانیش حتا ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلیش حتا عەشرەی مبەشەرەش حتا چی ئەصحابەی پێغەمبەر هەیە حتا ئەمڕۆ هیچ کەسێک سەرمەشقی تەواو نییە لە محەممەد المستەفا زیاتر بۆیە ئیسە تۆ کاتێک ئەتەوێت لە دنیا سەرمەشقێکت هەبێ قەت بیر لەوە مەکەڕەوە فڵان بکەیتە سەرمەشقیا فڵان پێغەمبەر بکە سەرمەشقی تر ڕزگارت هەبێ